پێشمەرگەی دێرینی ڕابوونی ئیسلامی و کۆمەڵی دادگەری کوردستان سەید کەریم محەممەد سەرگەتی دوای توشبوونی بە پەتای کۆرۆنا و 15 ڕۆژمانەوەی لە نەخۆشخانە کۆچی دوایی کرد. باوکم بەردەوام لە خەمی ئەم ڕابوونەیە بوو ئەوەش بە شایەتی چەندین زانای وەکو جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی وەکو جەنابی مامۆستا مەلا ئەحمەدی کاکە مەحموود وەکو جەنابی مامۆستا شێخ سدیقی سەرگەتی کە ئەوانە شاهدی دڵسۆزی بۆ ئەدەن و لە چەندین مەجلیسا کە باسییان کردووە کە باوکم دڵسۆزانە کاری کردووە لەم ڕابوونەیە و جێدەستێکی باشی دیار بووە تا ڕادەیەک و لەوانە حەزی کردووە هەمیشە کەسانی خوێندەوار بچنە ڕیزەکانی پێشەوە حەزیە کرد ئەوانەیە کە شەهادەدارن ئەوانە کە خوێندەوارن ئەوانە کە توانیان هەیە لەنێو ڕیزەکانی حیزبدا لە پێشەوە بن بۆ ئەوەی زیاتر ئەم حیزب ئەم ڕابوونە زیاتر پێش بکەوێت. ئاوڕێ و هاوسەنگەرانی کۆچکردو شایدی دڵسۆزی و خەمخۆری بۆ سەید کەریم دەدەن لە ڕیزەکانی ڕابوونی ئیسلامیدا بە شێوەیەک جێدەستی لە خزمەتکردنی و کاروانەدا دیار بووە. کۆچی دوایی بە دروستبوونی کلێنێک دەزان و دەڵێن هیچ کەس شوێنی پڕ ناکاتەوە. پیاوێکی زۆر دڵسۆز کە جێگەی ئومێد بوو، جێگەی سقەی تەواوی قیادەی ئەو کاتەی بزوتنەوە و دواییش کۆمەڵی ئیسلامی بوو، چونکە هەتا وەکو هێزی چەکداری هەبوو بزوتنەوەی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی بەرپرسی مەشجەبی ئەو حیزبە بووە. دیارە ئەوەش جێگەیەکی زۆر حەساس و جێگەیەکی زۆر گەورە بوو. بەڕاستی بەرپرسی مەشجەبی ئەو دوو حیزبە بووە، یەک لە دوای یەک. دوایەوە پەروەردەکەرێکی زۆر چاک بوو بۆ دەوروبەرەکەی، ماڵ و مناڵێکی چاکی پێگەیاندووە. بەڕاستی ماڵی پەروەردە کردووە، ماڵێکی بەڕێز، ماڵ و مناڵێکی چاک. ئەلحەمدوللا ئەو جاخی ڕۆشنە وەکو کردواتەنی. بەڕاستی پیاوێکی زۆر گەورە و زۆر دیندار بوو. بەڕاستی مەتەزیم بوو بە دینی ئیسلامەوە، ئەوە شتێکەوە ئینکاری لێ ناکرێ. ئیجا کاکسێ کەریم بەڕاستی پیاوێک بوو جێی سێقە و متمانەی هەموو لایەک بوو. یانێ هەر کەسێک گەبیویستایە ئەمانەتێکی بوایە لە شوێنێکا دای بنایە، بەڕاستیەوە کاکسێ کەریم و ئەمانەتداری ئەو شتەیە کرد. کاکسێ کەریم بەڕاستی پیاوێک بوو دامەزەرانی زووترەوەی ئیسلامی بوو لە ساڵی 1970 و تا ئێستەیشی لەسەر بێ کە کۆمەڵی دادگەری ئیسلامیە کۆمەڵی دادکردن. کەسێکی دڵسۆز، کەکێکی دڵسۆز، کەڵگەیەکی دانەبراو، کەسێکی بەڕاستی خۆنەویست و ژیان بۆ خەڵک. سەید کەریم محەممەد سەرگەتی ساڵی 1945 لەدایک بووە و ساڵی 1970 پەیوەندی بە بزوتنەوەی ئیسلامی و کاتەوە کردووە. لە ناو کۆمەڵی ئیسلامی پێشوو کۆمەڵی دادگەری ئێستاژ لە خەبات و خزمەتکردن بەردەوام بووە. چەندین بەرپرسیارەتی پێدراوە، لەوانە بەرپرسی مەکتەبی هێزی سەلاحەدین و ئەندامبەشی مەکتەبی عەسکەری کۆمەڵی ئیسلامی و ئەندامی پەیوەندیەکانی مەریوان و ئەندامی ئەنجومەنی ڕاوێژکاری مەڵبەندیەکی کۆمەڵی دادگەری بووە. دوای توشبوونی بە پەتای کۆرۆنا لە تەمەنی 76 ساڵیدا کۆچی دوایی کرد. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خورماڵ.